ئەو پێغەمبەرە ڕەحمەتەن للعالەمین بووە، ئەو پێغەمبەرە بێباوەڕیش لە خوڕەوشتی ڕازی بووە. بەڵام ئینسانی وا هەیە و مسلمانی وا هەیە کوردەواری دەڵێ دانووی لەگەڵ هیچ کەسێکدا ناکڵێ و لەگەڵ هیچ کەسێکدا هەڵ ناکات. کاکە چۆن پێغەمبەرت خۆش دەوێت ئومەتی ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم، ئەو پێغەمبەرەی ئێمە ڕەوف ڕەحیم بووە بەرامبەر بە خەڵک، بەرامبەر بە هەموو ئیمانداران، ڕەحمەتەن للعالەمین بووە. كان خلقه القرآن بوا أو پیغمبر شاهدی بودا و خواهی گور شاهدی بودا وإنك لعلى خلق عظيم لسر خوروشتکی زور جوان و ڕێک و پێک بووە و زۆر چاک بووە. ئەو پێغەمبەرە ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ الدین النصیحە، کاکە وەریا بن دینداری تەواو ئەوەیە کە ئینسان دڵسۆز بێت. گوتیان دڵسۆز بێت بەرامبەر بە چی؟ یەکێک لەوانە پێغەمبەر فەرمووی وعامەتیهم، بەرامبەر بە هەموو خەڵک ئینسان دڵسۆز بێت، یعنی ئینسان خێر و خۆشی خەڵکی بوێت، یعنی ئینسان دڵی پاک بێت بەرامبەر بە خەڵک، یعنی ئینسان ڕێنیشاندەری خەڵک بێت بۆ چاکە، یعنی ئینسان ڕێنمونی خەڵک کا بەرەو چاکە، یعنی ئینسان مامەڵەی لەگەڵ خەڵکدا جوان بێت، خێر و خۆشی خەڵکی بوێت، دڵی پاک بێت لەگەڵ خەڵک، خۆڕەوشتی جوان بێت لەگەڵ خەڵک. ئەوە دینداری تەواوە.